سڵاو من بەهرەشکورم لە هەولێرەوە هاتووم بۆ ئەم فستیڤاڵە لە تەختە ئەویش لەگە خێزانە هاتووم لە دوورەوە کە بینیتم کتێبدانراو بوو یعنی دڵم کرایەوە پێی ئەمەش گرنگێکی زۆری هەیە لە فستیڤاڵەکانە کە هەیە و بەرچاوەکەوێت و دڵی خوێنە ڕاکێشێ بۆ خۆی بە تایبەتی ئەو کەسانی کە ناخوێنەوە زۆر لێی تێناگەن بەڵام هەرکای بینن ئاسودەییان پێبەخشێت و خوێندنەوە و کتێبش لە فستیڤاڵەکانە هەبێ زۆر باشە بۆم کۆمەلگای ئێمە. ئەوڕۆ چیت کڕیوە؟ دوو ڕۆمانم کڕیوە. بەردەوام کار لە خوێنیەوە؟ ئەو دایما ینی شتەکە لە ژیانە بێ هەبێت. ئێستا دوو ڕۆمانم کڕیوە ینی گوێ بە پەڕەکانی نادەم چەند پەڕەیان چەندێکە باسیەکات مودەی کەمکەمەکەم منە بێت 4 ڕۆژ بێت تەواویەکەم لەگەڵ خوێندنەوە زۆر برادرم بۆ دێن ئەگەر ببینە بیر ئەگەر نەها خوێنەرەکان بینینەوە هەر باشە بۆ گەر کتێب خوێندنەوە هەبێت و خوێنەر هەبێت پێشکەوتنێکی زۆر باشمانە بێت. سڵاو من دنیا علی لە فستیڤاڵی پاییز لە پارکی مەهناز لە تەختەق بەشداریمان کردو لەگەڵ گروپی شاهانەیە بۆ یەکەم جارە لەم فستیڤاڵە بەشدارە بین لە هەورامانەوە هاتووین و شتەکانمان شتی کوردەواریە و خواردنە و هەنە شتی کوردەواری ترەکە وەکو شتی جوانکاری کە هێناومانە بۆ فرۆشت و شتەکانی ئێمە هەمووی دەستکردە بۆ نمونە ملوانکەی هێنارمان هەیە کە لەگەڵ مێخە کاتێکەڵمان کردو و بە شێوەیەکی زۆر جوان دروستمان کردو هێناومانە بۆ فرۆشتن و هەروەها دەست بەن و بە شمڵی و بە مێخەک و بۆشتان زۆر گرنگیکە گەوریان داوە بەم شتە کوردەواریانە بەجددی شتێکی زۆر باشە لەبەرەوەی کە ئەم شتە کوردەواریانە هەر هەبن یعنی هەر دیار بن و هەر هەموو کاتێک دیار بن لەناو کۆمەڵگەی کوردیا بۆی کە هەر بمێنن. وەڵی خواست لەسەر خواردنە کوردەواریەکانە و ئەو شتە کوردەواریانی کە بە خۆمان دروستەکەین لە ماڵەوە بۆ نەوەکو ڕووبەهێنار لەگەڵ دۆشاویت و ئاوی بنێشت و ئەو شتانەی تر و لەگەڵ ئەو شتە دەستکردانش بەجددی ینی زۆر خەڵک حەزی بەشتی کوردەواری شێ وەکو ئەو شتانی کە باسم کرد ملوانکە ئەوانی کە دروستمان کردو کە دەستکردە ئەوانش خواستێکی زۆری لەسەر. پێشەکی بە ناوی خوا دەستخۆشی لە ئەم گروپی فستیڤاڵەکان دەکەین بەوەی کە بەشداریمان کردووە لە تەختەق بۆ یەکەم جار زۆر خۆشحاڵین کە ئێمە خۆمان بە زۆری بەرهەمەکانمان سروشتیە. یەکەم بەرهەممان سرکەی سێوە، دووەم ڕووبەهێنارە، دۆشاوی تووە، ئاوی بنێشتی تاڵە، سرکەی سێوە، ئەنجا بنێشتی خۆمانەیە. زۆربەی شتەکان هەمووی خۆماڵیە سروشتە یعنی زۆر باشە هەموو سروشت. ئەمە خەس هەنجیر و تووە ئەمە کە دروستەکرێ هیچ شتێکی موادێکی حافظەیتیان نییە. شەکری هێنا هەنجیر بە توو بەس ینی بەس لەوە دروست کراوە بە هەنجیر و توو دروست کراوە. ئیتر باوەڕ ناکەم شتێکی تیابێ کە خۆمان نەبێت توو هەر سروشتە بنێشتە تاڵە بۆ مەعیدە باشە بە کۆڵۆن باشە کراوە بە کەپسول کراوە بە ئاوەکەی بەرهەمیەت هەر سرکەی سێوەکە کەوچکێکی ئەەکەیتە ناو گڵاسی ئاوە بۆ چەوری توانەوەی ورێک بۆ کێش دابەزین زۆر سوودیان لێ وەرگرتووە یعنی زۆر بە سوودە ئەوە من چەند ساڵەوە تقریب 3 ساڵە ئەوەی کە شەکرەی بووە تەواو شەکرەی دابەزیوە پێی ئیسفادێکی زۆر باشیان کردووە. ئەمە زۆر بە گرنگی ئەزانین ینی شتێک لەو بابەتەیە کە بۆ نمونە ئێمە جاری وایە کەسێکمانەیە شەکرێتی ناتوانێت هیچ جۆرە شیرینیە بخوا تۆ بە ئاسانی ئەوەیە دەیتە هیچ ترسێکرد نییە مشکلت بۆ دروست ناکرێ. داواکەم ئارە وەڵای لە وڵاتی خۆمان شتەکە دروست بکرێ بۆ دەرەوەی وڵاتیش هاو ڕەوانە بکرێ بۆ زۆر شتێکی باشە. لە واری ئابوورەوە لە کۆتایە دەستخۆشی لە گروپی شاهانە دەکەم زۆر دەستخۆشیان لێ یەکەم مای جۆرە فستیڤاڵان هیوادارن زیاتر پەرەی پێ بدرێ. ئەمە بنێشتە تاڵ و ڕەشکەیە تێکەڵە پەشمانە بەس بنێشتە تاڵە ئەمە ڕەشکەی تیانە هیوا هەیە ناتوانێت بنێشتە تاڵەکە بە فرێشی بیخوا بە بڵێن لە ناو کەوچکانە ئەلکێ بەدەمیە
بەڵام ئەمە ڕاستی هەدناودەوە کۆتیادەی بۆ تدوێت باشە بۆ کۆڵۆن بۆ غازات بۆ قەفزی ئینجا بەسوودە بۆ برین سبرینە برین ساڕێشەکە ئەوەی کە برینی مەعیدەشی هەیە بیخوازەرە نینە بەڵام بە نسبەیەکی کەم ئەو بنێشتی نمونە ئەم بنێشتە کە ئەیکڵێنی ئەمە کە ئەیکڵێنی ئەم ئاوی تایە بنێشتەکە دەرەکەی ئاوەکەی تیا ئەمێنێ بۆ چ سوودی هەیە بۆ ئەوەی سوودیەیە تەبعەوەی غازاتی هەیە ئەوەی قەفزە ئەوەی فۆڵۆنی هەیە بە دەرەجەیە ئەم ئاو غازاتی نامێنێ فۆڵۆنی نامێنێ ئەم بنێشتە جوانەشی لێ دەرەجەیە